باس لە گەشت و گوزاری ڕەواندز دەکەین. دیارە ڕەواندز ناوچێکی دڵفڕێنە و چەندین ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێشی تێدایە و بە تایبەتتر لە وەرزی زستاندا کە وەرزێکی ساردە و بارینی بەفر بارینی باران هێندەی دیکە ناوچەکە دڵگیر و دڵڕفێن دەکات. ئەمە شوای کردووە کە سەرنجی گەشتیاران ڕەبکەشت و ژمارەیەکی زۆر لە ناوخۆ و هەروەها لە دەرەوە بە تایبەتی لە باشوور ناوەڕاستی عێراقەوە سەردانی ناوچە دڵڕفێنەکان بکەن و ژمارەی گەشتیاران لە وەرزی زستاندا زیادی کردووە. تایبەت بە ناوچە گەشتیارەکانی ڕەواندز ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانێکمان دەبێت کە زۆر بەڕێز چیان محەممەد بەرپرسی گەشت و گوزاری ڕەواندز لەگەڵمان دەبێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک چیا بەخێر هاتی. دەپرسم لە ئێستادا بۆ هۆکارەوەی کە وەرزی زستانە و سروشتە جوانەکەی ڕەواندزیش ناوچە گەشتیارەکانی ڕەنگە ببێتە هۆی ڕاکێشانی سەرنجی گەشتیاران. لە ئێستادا هاتنی گەشتیاران بە تایبەتی لە وەرزی زستاندا چۆنە؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنتان. بەڕاستی وەک لای زۆر سپاس مەمنون. وەک دیارە ڕەواندز یەکێکە لەو قەزایانێکەوە هەڵکەوتەی جوگرافیاکەی زۆر جوانە، ناوچەیەکی شاخاوی هەڵکەوتەکەیەوە هەڵکەوتووەکەوە تەواوی ئەو پێداویستیانە ئەو پێداویستی گەشتیارانەی لێ بەدەست دێتنکەوە گەشتیار ئاواتەخوازە سەردانی بکە. بۆ نمونە ئێستا لە ڕەواندز وەرز لە گەشت و گوزار نەماوە لە 4 وەرزی ساڵ وەک یەک گەشتیار سەردانی سنوورەکانی ئێمەکە و دەتوانم بڵێم ڕەواندز تاکە قەزایەکە لە هەموو کوردستان گەشت و گوزاری زستانی تێدا ڕێکخستراوە. ئەمەش بەهۆی بوونی تەلەفریکی چیای کۆڕەکەوە گەشتیار و سەردانیکەران دەتوانن لە هاوین هەواری بێخاڵەوە لە خلالی چوارەیەک بتوان سەرکەون بۆ سەرلووتکەی چیای کۆڕەک و لەوێش چەندین کافێ و مەطعەم و موتێل و ئێستاش فندەقێکی 5 ستێرە لە بواری جێبەجێکردندا هەر ئەم ساڵ ئیفتتاح دەکرێتن. ئەمەوە ئەکاتنکەوە گەشتیارێکی زۆر و سەردانیکەرێکی زۆر ڕوو لە سنووری قەزای ڕەواندز بکەن و هەروەها ئەو کۆمپانیا گەشتیارانێکەوە سەردانی قەزاکەی ئێمە ئەکەن شانسی ئەوەیان نابێتن کە سەردانی چای کۆڕە بکەن. ئێمە لە ڕێی دوو کۆمپانیا و گەشتیارانە دەنێرین بۆ سنووری قەزای چۆمان و هەروەها سنووری چای حەسەن بەگ تاوەکو چەند سادەی خۆش لێ بەسەر ببن. بەڵێ کاک چیە دیارە سەری ساڵ ژمارەی زۆر گەشتیار بە شێوەیەکی گشتی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. لە ناوچە گەشتیاریەکانی ڕەواندز گەشتیاران بۆم سەری ساڵە تا چەندە زیادی کردووە خودتا چەندە گەشتیاریان لەو ناوچانش کردووە؟ بەتەکید لە هەموو بۆنە و مناسەبەتەکان ڕێژەی هاتنی گەشتیاران زیاد دەکاتن. سنووری قەزای ڕەواندزیش بە دەرنیە. بۆ نمونە من بەر لەوەی بێمە ئەو ستۆدیۆیە لەگەڵ جەماعەتی تەلەفریکی چیای کۆڕەک و شنگلبانە لەسەر خەت بووم. حجوزاتیان تەواو بووە. ئێمە لە ڕەواندز جیا لە من دوو شوێنە هەروەها موتێل و ئەو خانە گەشتیاریانەشکەوە گەشتیار ڕدەگرن حجوزاتیان هەیە، بەڵام قەرەباڵغی هەرە زۆر دەکەوێتە تەلەفریکی چیای کۆڕەک و شنگلبانە وەروها دوو ئاهەنگی خنجیلانەش بۆ ئەو گەشتیارانێکەوە سەردانی ئەم دوو شوێنەکەن ئامادەکراوە لە تەلەفریکی چیای کۆڕەک بە ئامادەبوونی هونەرمەند بڵند ئیبراهیم ئاهەنگێک بەڕێوە چێت تایبەتە بۆ گەشتیارانێکەوە شەو لەوێ ئەمینێنەوە و هەروەها لە هەوارگەی شنگلبانەی گەشتیاریش گروپاتێکی زۆر ڕوو لەم شوێنە کاتن بە تایبەتیش ئەم ساڵ زیاد لە ساڵەکانی گەشتیاری سلێمانی زۆر ڕوو لە تەلەفریکی ببورن لە شنگلبانە کاتن واروها ئەوەی تریش زیاتری ئەوەی ناو گەشتیاری ناوە خۆیان توان بڵێم هەر سێ محافەزەی دهۆک و سلێمانی و هەولێر ئەوەی هەرچی گەشتیاری باشوور و ناوەڕاستی عێراقە زیاتر ڕەنگە وەک سەردانیکە ڕۆژەکە یعنی بەیانێکی بێن و ئێوارە بگەڕێنەوە شەو کەمتر ئەمینێنەوە زیاتر ئەوان دێن لە هەولێر و لە شەقڵاوە ئەمینێنەوە بەڵام ئەوەی کەم و گەشتیاری ناوخۆیەکەوە تەواوی شوێنە گەشتیاریەکانی سنووری ئێمەیان حجز کردووە. باشە کاکچیا دیارە بە شێوەیەکی گشتی هۆتێل و مۆتێل و ڕۆستۆرانتەکان بۆ هاتنی گەشتیاران تا چەندە لە ئامادەسازیان و ئامادەکاریەکان تا چەندە لە ئاستی پێویستدا بووە؟ هەر بەر لە هاتنی و پشوەکانی سەری ساڵ ئێمە لە دیوانی قایم قامیت کۆبوونەوەیەکی لیژنەی ئەمنیمان ئەنجامدا بە ئامادەبوونی گشتە و بەڕێوەبەراتیانێکەوە پەیوەستن بە هاتنی گەشتیاران چ لە ئاسایش چ لە تەندروستی چ لە پۆلیس و هاتوچۆ و ئاگرکوژێنەوە
و هەروەها لەگەڵ لیژنەی ئابووریش ئێمە کۆبوونەوەی تایبەتمان هەبوو، هەروەها ئێمە بە درێژای ئەو ڕۆژانی پشوو لیژنەکانی بەڕێوەبەرایەتی گشتیمان لەگەڵ لیژنەی ئابووری لە قایم قامێتەکان بە دوواداچوونیان بۆ ئەو شوێنە گەشتیاریانە کردووە بۆی بتوان تەواوی پێداویستی گەشتیاری دابین بکەنەوە بنکە گەشتیاریەکانیش بە خۆشحاڵیەوە تەواوی ئامادەکاریەکانی خۆیان کردووە و ئێمە ژمارە تەلەفۆنەکانی خۆمان لە هەموو شوێنەکان بڵاو کردوەوە بۆ ئەوی لە کاتی بوونی هەر کێشە و گیرروگرفتێک بتوان پەیوەندیمان پێ بکەن بە زووترین کات بتوانین چارەسەری ئەو گیرروگرفتانە بکەن. ئەوەی پێویستە بە هاتنی گەشتیارانیش زیاتر ئەو شوێنانن کەوا لە نانەواخانە لە گۆشت فرۆش لە ئازوخە ئەو شتانە توانانە دەبێ هەموو کراوە بن و هەروەها بنکە گەشتیاریەکانیش تەواوی ئامادەکاریەکانی خۆیان کردو بۆی پێشوازەری گەشتیار بکەن و هەروەها ئەوان بەهۆی بوونی حجزی مزبەق کە پێشتر حەزز کراوە ئەو شوێنانیان تەواوی ئامادەکاریەکانی خۆیان بۆ هاتنی گەشتیاران و ئەنجامدا. بەڵێ کاکچیان لەگەڵەوەی کە ڕەواندز ناوچەیەکی گەشتیاری سەرنجڕاکێشەوە وەکو باسی دەکەیت کە زۆرێک لە گەشتیاران ڕوو و ناچان دەکات لە هەمان کاتیشدا بەدەر لەما ڕەنگە بەردەوامی پێویستی بە پەرپێدانی گەشتیاری هەبێت لە ناوچەی ڕەواندز و تاوی ناوچەکانی هەرێمی کوردستان لیستاداگە کە باسدا ڕەواندز دەکەین هەوڵەکان بۆ بەرەو پێشبردننی کەرتی گەشتیاری لە ڕەواندز لە چه ئاستێکدای و خۆی لە چیدا دەبینێتەوە؟ هەر لەگەڵ ڕاگەیانی ئیدارەی سەر بە خۆی سۆران هەروەها کرانەوەی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سۆران بەڕاستی ئەمە کاری ئێمەشی گۆڕی و زۆر شتی بۆ ئێمە ئاسان کرد بەڕاستی جاران تاو کاتێکەوە ئێمە ئەو داهات و یاخۆت ئەو پرۆژانێکەوە پێویست بوون بۆ پەرەپێدانی ژێرخانی ئابووری ئەو ناوچانە ڕەنگە ئێمە هەندێک گرفتمان هەبێ بەڵام لە سای ئەوەی کەوا ئێستا ئیدارەی سەر بە خۆی سۆران ڕاگەیەندراوە هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سۆرانیش ڕاگەیەندراوە کار ئاسانی زۆری بۆ ئێمە کردووە. بەڕاستی ئێمە لە بەرنامەماندایە ساڵانە کۆنفرانس و دیداری گەشتیاری ئەنجام دەین هەر ئەم ساڵ لە بیدایەتی وەرزی زستان ئێمە دیداری بە فرمان ئەنجامدا بە ئامادەبوونی چەندان کۆمپانیا لە باشوور و ناوەڕاستی عێراق هەروەها دیداری پاییز وەکو ئاژبوونەوەیەک بۆ کۆمپانیانێکەوە ماوەیەک بوو گەشتیاریان ڕاگربوو نەدەهاتن بە هەرێمی کوردستان لەگەڵ گشت ئەو لایەنانێک کە پەیوەنددارن بە هاتنی گەشتیاران لە چیای کۆڕێک کۆبوونەوەیەکی باش ئەنجامدرا. لەگەڵ ئەوەش بەڕاستی لە ڕووی ژێرخانی ئابووریەوە دەتوانم بڵێم ئێستا شوێنەکانی ئێمە هەم لە ڕووی ڕێگا و بان کارەبا ئاو پێداویستی تەواویان بۆ ئەنجام درراوە ڕەنگە بکرێ باشتریش بکرێ بۆ نمونە ڕێگای خەلیفان بێخاڵ بکرێتە دوو ساید یاخود لە ناحیەی وەرتی ئێمە شوێنی گەشتیاری گەلێک جوانمان هەیە نزیکی 68 سەیرانگای لەیە بەڵام دەکرێت جادەکەی و کارەبایەکەی باشتر بکرێت چونکە بەڕاستی دروستبوونی وەرتێ و ئەو شوێنە گەشتیاریە ڕەنگە لە تەوەقوعی ئێمە و حکوومەتیش نەبێتن پێشتر لەوانەیە لە ڕووی ڕێگا و بان کارەبا تەنها یعنی وەک پێویست بۆ چەند ماڵێک ئەنجام درابێ بەڵام ڕۆژی وای هێستا 5,000 گەشتیار سەردانی ئەم شوێنەکە 5,000 کەس میوانە لەم شوێنە بۆیە ڕەنگە بکرێ کارەباکەی ڕێگاوبانەکەی باشتر بکرێ و ئێمەش لە هەوڵداین بەڕاستی لەوەتە ئیدارەش هاتووە باشتر بەڕووی داواکاریەکانمانەوە دێن و ئێمە ئەم ساڵ هەندێک پرۆژەی بچووکمان هەبوو بەڵام لە ساڵی ئایندە بەهۆی زیادبوونی داهاتی خۆشمان چونکە ئێستا داهاتی خۆمان وحدە حسابی خۆمان لە سۆران هەیە لە ڕووی داهاتی خۆمان و هەروەها لە ڕێی بودجەی پەرەپێدانی ئیداری سۆرانی شەو بتوانین کاری زۆر باش بکەین هەم لە ڕێگاوبان هەم لە کارەبا هەم لە ئەو پێداویستیانێکەوە پێویستن بۆ ڕاکیشانی ژمارەیەکی زیاتری گەشتیاری هەروەهانی و بەرهێنانیش ئەدەین هەرۆ بەرهێنەرێک بێتن توانی پرۆژەی جوانی پێوێتن لەم شوێنانە تەواوی کار ئاسانی بۆکەین. بەڵێ کاکچیە هەماهەنگی یاخود پەیوەندی کەرتی گەشت و گوزار لەگەڵ کەرتی تایبەت ئەوانی کە خزمەت بە کەرتی گەشت و گوزار دەکەن دەکرێت بڵێن لە ڕەواندزیش هەوڵدراوە کاری لەسەر بکرێت بۆ پەرپێدانی کەرتی گەشتیاری لە ڕەواندز؟ بەتاکید ئەو بژانەوەی کە لە ڕەواندز دروست بووە زیاتر لە سای کەرتی تایبەتەوە بووە بەو دامە زۆرێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرهێنان لە کەرتی تایبەتیان کردووە ڕەواندز جاران هەر بێخاڵ و جوندیانی هەبوو بەڵام لە سای کەرتی تایبەت و وەبەرهێنان ئێستا دوو پرۆژەی زۆر جوان لە کە ڕنگدانەوە و دەنگدانەوەی زۆری لە کوردستان و لە عێراقیش هەیە هەرێکیان لە تەلەفریکی چیای کۆڕەکە لە ڕێگای وەبەرهێنانەوە ئەنجام درراوە هەروەها شنگلبانش بەڕاستی توانم بڵێم هەوارگەی شنگلبانە بدایەتی یەکەم پرۆژەی وەبەرهێنان بوو کە لە ڕەواندز ئەنجامدا تەواو تەئسیری لەسەر بازاڕی
زەویزار و خانوبەری ڕوانزیش دروست کرد هەڵی کاری زۆر باشی بۆ خەڵکی ڕەواندز ڕەخساند لە دوای ئەوەش کە تەلەفریکی چای کۆڕێک دروست بوو هەر بە هەمان شێوە ئەمانە هەمووی ئەو کار ئاسانی و ئەو دەعمە زۆری حکوومەتەکەوای کردووە دووە بەرهێنەری خۆماڵ بێن و پرۆژەی زۆر باش ئەنجام بدەن لە ئێستاش پرۆژەی تر لە کارکردندایە ڕەنگە بتوانن بۆ ساڵی داهاتوو دوو پرۆژەی تر یەکیان لە جوندیان یەکیان هەر لە ناو ڕوانزە ئەو دوو پرۆژەیەش تەواو ببێتن بە تەکید هەڵی کار زۆرە ڕەخسێت لە ڕواندز بۆ گەنجان و بۆ ئەو کەسانی کەوا شارەزایان لە بواری گەشت و گوزار هەیە و تەنسیقێکی تەواویش لە نێوان کردی تایبەت و هەموو دەوائرە حکومیەکان هەیە بەڕاستی ئەوەی کار ئاسانی بێت لەتوانە ئێمەدا بێگەر لەتوانێ مەژانە بێ لە ڕێی قایم قامیەت و ئیدارەی سەربەخوا کار ئاسانی تاویان بۆ کرا و هەمانجێکی زۆر زۆر باشیش هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ چیا محەممەد بەرپرسی گەشت و گوزاری ڕەواندز دووبارە سپاس بۆ ئامادەبوونیت.